بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی دادگەری کوردستان چوارەمین کۆنگرەی خۆی بەڕێوە بردووە لە کۆنگرەکەدا چەند گۆڕانکاریی نەوعی ئەنجامدا لەوانە لە سەدا چلی ئەندامانی نوێی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان گۆڕدراون و کەسانی نوێ سوورەتە سەرکردایەتی و لە سەرکردایەتی نوێی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێژەی بەشداری ئافرەتان لە سەدا 20 ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کۆمەڵی دادگەری کوردستان دوای کۆنگرە چی دەکات و چۆن دەتوانرێت باری لاری حکومڕانی ڕاست بکرێتەوە چۆن دەتوانرێت دادگەری لە هەرێمی کوردستان بەدی بهێنرێت. کۆنگرەی چوارەمی کۆمەڵ لە هەڵومەرجێکی هەستیاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان و لەژێر کاریگەری دژواری پەتای کۆڕۆنا بەڕێوە چوو. سەرەڕایی ئاستەنگ و لەمپەڕەکان توانی گۆڕانکاری بەرچاو لە فۆرم و نێوەڕۆکدا ئەنجام بدات کە لە داهاتوودا کاریگەریەکانی بۆ نێوخۆی حیزبەکە و دەرەوەی حیزبەکە دەبێت. پەتای کۆڕۆنا وەکو گرفتێکی جیانی کە ژیانی کۆمەڵگەی مرۆڤایەتی گۆڕی، ساڵێک زیاتر وادەی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دواخست. هەرچەندە پروپاگەندەیەکی ئامانجدار هەبوو لەسەر ئەو دواکەوتنە کە گوایە حیزبەکە لە گۆڕانکاری دەترسێت و بە ئەنقەست کۆنگرەکەی دوا دەخات. بەڵام دوجار بە سنی کۆنگرە و گۆڕانکاری گەورە تایدا باشترین وەڵام بوون بۆ ئەو تۆمەتانە. لە ڕاستیشدا قەیرانی سیاسی و ئابووری هەرێم لەگەڵ بەغدا و شکستی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەسەڵات لە کوردستان بۆ کۆنگرەی چوارەم ماستەنگێکی دیکە بوو کە چۆن کار بکرێت بۆ تێپەڕاندنی قۆناغەکە، بە تایبەتی قەناعەت پێکردنی دەسەڵات لەوەدا کە ڕێگەیەکی هەڵەیان لە قۆڕەکردنی هەمەلایەنەی ژیانی گەل و سامانی کوردستان گرتووەتە بەر کە پێویستە دامەزراوەکانی وڵات بکرێنە دامەزراوەی نیشتیمانی و بە یەک مەودا لە گشت چین و توێژەکانەوە نزیک بن. گۆڕینی ناوی حزب بۆ کۆمەڵی دادگەری کوردستان خاڵێکی تری گرنگ بوو بۆ ئەندامانی کۆنگرە، چونکە مشتومڕێکی زۆری لێکەوتەوە چ لە ناوخۆی حزب و چ لە دەرەوەی حیزبەکە، چونکە خاڵێکی وەرچەرخانە بۆ ئەوەی لە داهاتوودا ئەو هەنگاوە چەتری کۆمەڵ و سێبەری فراوانتر بکات بۆ ئەوەی چین و توێژەکانی تری کۆمەڵی کوردەواری لە خۆ بگرێت و لەسەر بنەمای دادگەری ڕاستەقینە کۆیان بکاتەوە تا هەموو مافە خوراوەکان بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان. کاوە هیوایەکی ئەندامانی کۆنگرێ و بە تەنها بەوان نایەتە دی، بەڵکو هەوڵ و هیممەتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی دەوێت بە جیاوازی بیرکردنەوەکانیانەوە. ئەندامانی کۆنگرە جەختیان لەوە کردەوە کە هەرێمی کوردستان بەهۆی شکستی هەژمونی حیزب بەسەر حکوومەتدا گەیشۆتە بنبەستێکی ترسناک. تەنها ڕێگە چارەشی ئەوەیە دام و دەستگاکانی حکوومەت بە نیشتیمانی و دامەزراوەیی بکرێن کە نزیکەی 30 ساڵە ژیانی گەلی کوردستانی بەرەو هەڵدێر و ماڵوێرانی و نادادی و قۆڕەکاری بردووە کە سیاسەتمەداران و شرۆڤەکارانی ئاگادار و نزیک لە ناوەندەکانی بڕیاری ناوچەی و جیانی جەخل لەوە دەکەنەوە کە هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستای لە مەترسی لە ناوچوون نزیک دەبێتەوە. بۆیە بە هیچ شێوەیەک ناکرێ چاوپۆشی لە شکستەکان بکرێت، چونکە کەشتیەکە هەمووانی تێدای و نەقمبوونی بە زیانی ئەوانەش کۆتایی دێت کە بەشێک نین لەو ستەمکاری و نادادگەریە. کۆنگرە لە کاتێکدا بەڕێوە چوو کە مەسەلەی ئازادیەکان بە ئاشکرا هەرێمی کوردستانی لە نێو ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ و وڵاتانی هاوپەیمان بردووەتە ژێر پرسیارەوە، گەرچی بەرپرسانی حکومەتەوە ڕەت دەکەنەوە کە ئازادی ڕۆژنامەوانی و سیاسیەکانیان پێشێل کردبێت، بەڵام چەندین ساڵە قەبارەی ئەو پێشێلکاریانەی هەرێم لە ڕاپۆرتی ئەو ڕێکخراوە جیهانیانەدا فراوانتر دەبێت. بۆیە کۆنگرە بێزاری خۆی لەو هەڵوێستەی هەرێم دەربڕی و جەختی لەوە کردەوە کە چیتر نابێ ڕێگە بدرێت حزب گوشار بخاتە سەر سیستمی دادوەری و بیکاتە جونگەی گوشار بۆ سەرەوانەی بە نەیاری خۆیانیان دەزانن.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان میوانداری بەڕێز هاوژین عومەر سەرۆکی لیژنەی بەڕێوەبردننی کۆنگرەی چوارمانکی بەکا کاژی مەخێرن سوپاس زۆر سوپاس گەر سەرتا لەوە دەست پێ بکەین دیارچینە و گۆڕانکارێنی کە کۆمەڵی دادگەری لە کۆنگرەکەی خۆی کردی لە پەیڕە و لە پرۆگرام و لە پەیکەری حیزبە چی بوو؟ بەناوی خوای گەورە میهرەبان لە ڕاستیدا ئێمە ئەتوانین بڵێن کۆنگرەکەمان سەرباری هەر کەم و کورتیە کەمە لە ئیشی ئینسانە هەیە، بەڵام لە هەردوو ڕۆکەوە خۆمان بە سەرکەوتوو دەزانین و کۆنگرەی خۆمان بە سەرکەوتووە زانین لە ڕووی هەڵبژاردننی سەرکردایەتی نوێی ئەم حیزبە کە بۆ 4 ساڵی داهاتوو قەرار وایە سەرکردایەتی کاروبارە ڕسمیەکانی ئەم حیزبە بکە و هەمیش لە ڕووی پێداچوونەوە بە ئەدەبیات و بە هەیکەلی حیزب و بەو شتانەی کە یعنی وەکو بازنەیەک ناو و نێوەڕۆک لە خۆ دەگرێ. ئێمە ئەگەر سەیری جانەبی سەرکردایەتی بکەین ڕاستە مەسەلەی هەڵبژاردن پاش و پێش کەوتنی تێدایە، یعنی تۆ ناتوانی پێدوابێ یەکەمەبی دووەمەبی سێمەبی ئەمە کەوێتە بەردەم ئەو خەڵکانەی کە تێڕوانینیان بۆ تۆ چۆنە دەنگت پێ بدەن، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم شێوازی هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی تازە تێڕوانینەکان و ڕەچاوکردنی هەندێک واقع زۆر باشتر بوو لە کۆنگرەکانی پێشومان و لە ڕووی نێو نێوڕۆکیشەوە کە ئێمە ئیشمان لەسەر ئەدەبیات و شکڵیەتی ئەم حیزبە کرد لە کۆنگرەیە هەموو لایەک دەزانن کە کۆمەڵ بە لەبەرچاوگرتنی واقعی داهاتوو ئەو تەحەدیانەی کە هەن ناوی خۆی نەگۆڕی بە معنای گۆڕین، چکە گۆڕین زۆر جار بوعدێکی ڕیشەیی هەیە، هەمواری ناوی خۆی کرد. یعنی ئەبێ ئەو خەڵکەش بزانن ئەگەر ئێستا یەکێک پێی وابێ کۆمەڵ پەلەی کردووە یا شتێک ئەبێ بزانن کە کۆمەڵ لە دوو مفرەدە پێک هاتبوو، جەماعە و ئیسلامی. وەختی خۆشی ئێمە تەئسیلی شەرعی و ڕوانگە شەرعەکانی خۆمان لەسەر و ناونانە پێش دروستبوونی ئەم واقعانەی کە بەناوی داعش و بەناوی کێوکێوە دروست بوو لە ڕۆژنامەی کۆمەڵ کە ژمارەیەکی پێشی ئیعلانی کۆمەڵ لە ماڵی ئێمە ئامادە کرا، دوایی لە سێم ڕۆژی ئیعلانکردنی کۆمەڵە بڵاومان کردەوە لە 2/6/2001 بە سیلسیلە هەندێک باسی ئەو مەسەلەی جەماعە و شتەمان کردهبوو. بۆیە بەڕاستی ئێمە کەلیمەی جەماعەکەمان هێشتۆتەوە، کۆمەڵەکەمان هێشتۆتەوە، کەلیمەی ئیسلامیەکە کرا بە دادگەری، مفردەی ئیسلامی کرا بە مفردەیەکی تری ئیسلامی. هەمواری ناوەکەمان کردووە با بۆ عیبارەیە بڵێن و چەند مفردەیەک هەبوو بەڕاستی ئێمە بەپێی یاسا نەمانەتوانی بەکاری بێنینەوە. یەکێک لەوانە مەسەلەی ئەمیر بوو. خۆتەزانی ئێمە لە دوای کۆنگرەی سێمەوە کە لە مانگی 5 ساڵی 2015 ئەنجامماندا لەو سەروبەندەیە یاسای حیزبە سیاسیەکانی عێراق دەرچوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە یاسای ژمارە 36 ساڵی 2015 بەپێی ئەو یاسایە و بەپێی ڕێکارەکانی جێبەجێکردنی ئەو یاسایە ئێمە دەستمان بەسرا بوو لە کۆمەڵێشت. هەتا من ئەمە زانیاریە کە دەیڵێم ئێمە دوا بە دوای کۆنگرەکە کە ئیجازەی حیزبمان تازە کردەوە و بەڕاستی خۆمان ئامادە ئەکرد بۆ ئەوی بەرەو هەڵبژاردن بڕۆین، ناچار بووین لە دەستکاری کۆمەڵێ لە ئەدەبیات مامکن بۆی ئەو حیزبە ئیجازەی خۆی وەرگێت. ئەمە لە دوای کۆنگرەش 2015 بەڵێ یعنی ئەو شتە خۆ ڕەنگە لە سیاقێکی بەرفراوانە باسمان نەکرد بێ، بەڵام ئەمە دەستکاری کۆمەڵێک ئەدەبیاتمان کرد وەگەرنا ئەم حیزبە ئیجازەی ڕسمی لەسەر ئاستی عێراق وەرنەدەگرت. بۆیە ئێمە لەو بابەتی نێو نێوەڕۆکا دوو جۆر گۆڕانکاریمان کە گۆڕانکاریەکان ئیجباری بوو کە دەبێ بیکەی، ئەمە بە پرۆسەی تەسویت و دەنگدانە نەدەڕۆی. بۆ نمونە مەسەلەی کەلیمەی ئەمیر، ئەو ئاڵایی کە کەلیمەی تەوحیدی تێدایە، مەسەلەی زۆر بەڕێز دیدێکی جوانیان هەبوو لە کۆنفرانسەکانی شاکە ئێمە حیزبێکین جانبی وەبەرهێنانمان کەمە. باز لەوە کرا کە ئێمە مەکتەبی داراییمان بکەین بە مەکتەبی دارایی وەبەرهێنان لە کۆنفرانسەکانی شاسەوتێکی باشی هێنا، بەڵام لەبەرەوەی پێچەوانە بوو لەگەڵ هەندێک بەندی یاساکەیە کە حیزب نابێت تیجارەت و ئیسیسمار بکات و بێ بە پرۆژەیەکی بازرگانی، ئێمە ناچار ئەو مفرێدەیەمان دەرهێنا لە ناو ئەدەبیاتی خۆمان لە ناو ڕەژنووسی پێڕەوە. بۆیە قسەکەی من ئەوەی بەشێکیان ئیجباری بوو کە تۆ دەبێت بەپێی یاسا و ڕێساکانی دەوڵەت
کە خۆیان حزوریان هەبوو بە درێژایی کۆنگرە لە ناو هۆڵی کۆنگرەیە بەشێکیشیان لە خوێندنەوەی و تەحەدیەکان عوقەلا و حوکەمای ناو ئەم حیزبە هاوڕابوون لەسەرەوەی کە دەبێت کۆمەڵە شت بکرێت چونکە حیزب کاتێک حیزبە کە تۆ توانین پێش حەدەست بکەوی چه ئازایەتێکی تایە من ضرور بێ مەسەلەن مفرەدەیەک بگۆڕم بەڵام نەیگۆڕم عەقڵم پێش تەحەدیەکان نەکەوێ بیرکردنەوەم پێش تەحەدیەکان نەکەوێ بەڵام دوایی بە ناچاری بیگۆڕم ئەو کاتە ئەگەر گۆڕینەکە مەسەلەن ناشەرعی بێ وانە ئەو کاتە من نابێت لەژێر تعلیماتێکی تریشا بیگۆڕم بۆیە بەڕاستی ئێمە ئەو دوو گۆڕانکاریەمان کرد بەڵام لە نەتیجاتی گۆڕا کۆمەڵێشتی زۆر باش گۆڕا کۆمەڵێ تەتەوری زۆر گەورە ڕوویاندا ئەتوانین بڵێن ئەو تەتەورەش بەڕاستی جگەل لەوەی کە مەقبولێتێکی گەورەی لەسەر ئاستی کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوە کرد کە لەسەر و هەمویانەوە بابەتی ناو هەستیارترینیان بوو بە دەنگی 553 کەس ناوەکە هەموار کرا لە بەرامبەر 123 کەسا کە پێیان وابوو مانەوەی باشترە 553 کەس یعنی تقریبان 4 بەرابەر و نیو ئەندامانی کۆنگرە پێیان باش بوو کە کۆمەڵ ناوەکەی هەموار بکە ئەمەش بۆچی بوو بۆ ئەوەی کە تۆ بەڕاستی بە نێو نیۆڕۆکێکی تازە بە واقعێکی تازە بێتە پێشەوە بەدەستی خۆت بربەستەکانی خۆت هەڵگری ئێمە دەزانین لە هەندێک نێوەندا ئێمە لە کوردستانە کێشەی ناوی کۆمەڵمان نەبوو بە سەراحەت بەڵام ئایا کۆمەڵ حیزبێکی محەلیە ئایا کۆمەڵ بەس بۆ سلێمانی و هەولێر و دهۆک دروستمان کردووە یا ئەوە تا ئەم حیزبە دەبێ وجودی لەسەر ئاستی کوردستان بترازێ بۆ کاملی عێراق یا بۆ ئەو شوێنانەی یا تەواجودێکی سیاسی لە عێراق هەبێ و لە پەرلەمانی عێراق و دام و دەستگاکانی عێراق هەبێ و علاقەیەکی باشی لەگەڵ دام و دەستگا سیاسی و ڕسمی و ناڕسمیەکانی ئیقلیم و دەوروبەر و عالەم هەبێ کە وەکو ئێستا ئێمە زۆر جارە مفاتحەیەکەین بەڵام زۆر بربەستی شکلی وەکو ناوانە هەبوو نەمانتوانیوە زیاتر بچینە ناو بەسەرەنگە بڵین خۆ ناوگۆڕین حرامە یاخود هەر خۆتان ناوتان ناو دەکرێت بش گۆڕدرێت چکەم بۆنم ناو بزوتنەوەی ئیسلامیە پێشتر ناوی لەشکری قورآن بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی دوای کۆمەڵی ئیسلامی بڵێن تاوکو ئێستا دووبارە ناوەکەی گۆڕدراوە تقریبا 6 جارێ ئاساییە ناو بگۆڕی یاخود بەڕێزان مەسەلەی ناو هەر جارێ بەدەر لە ناو ئەم پرۆسەی کە ئێمە دەیکەین مەسەلەی سیاسی شەرعی هەر خۆی و لە بابی متەغەیراتی دینە من زۆر ڕێگە بە خۆم نادەم بشمە مەسەلەی تەسیلە شەرعەکە بە دوو اعتیبار یەکەم لە ناو کۆنگرە چەند سەعاتێک دەرگایەکی وڵاکرای بۆ هەردوو ڕەئیەکە هەردوو حیوارێکی زۆر عەقلانی زۆر جوان ئازبەرز کرا بە هەموو ئەدیلە شەرعەکان کە مەسەلەن ئەم شتە گۆڕینی هیچ ئیشکالێکی شەرعی تێدا نییە بەڵکو وەسیلەیەکە بۆ خزمەتی دین وەسیلەیەکە تۆ ناو شتێکی شکلیە ئەوەی دەکەی یعنی ئەمە یەکەم مەسەلەن تێر باس کراوە لە شوێنی خۆیان لە جانبی شەرعی و تەسیلی شەرعی بۆیە من ناچم جانبی دووەمیش بەڕێزان هەندێک شتێ مەرج نییە تۆ پێویستت بۆ بێ ئیلا دوو ئاەتی بۆ بێنیتەوە یا دوو فەرمودەی بۆ بێنیتەوە ئیلا ئەوەی بکەی یعنی بەڕاستی هەندێک شتەیە من سێرم لێ دێ ینی جاری وا هەیە بەڕێزێک بۆ شتێکی بەسیط ئەڵێ کاکە ئایا ئەم شتە شەرعی یا شەرعی نییە کاکە ئەم شەریعەتەوەنە گەورەیە بە 5 کەلیمە کە پێوترێ مەقاسیدی شەریعە توانی تەنظیمی هەموو بەشێرەتی پێ بکەیت شەریعەت بریتیە لە کۆمەڵێ مەبادیئی گەورە کە ئەتوانی هەموو جیهانی پێبەڕێوەبەری شریعەت ئەوەنە شەئنی نزم نییە من بێم وەڵاهی ئەم کاغەزە لابم ئایا کاکەمە شەرعی یا شەرعی نییە یعنی ماوەیەکی زۆر بۆ نمونە یعنی ئەدەبیاتی ئیسلامی وا لێ کرا بوو کاکە مەجموعەیەک تۆ سەلامێکی گەرمن لێ کرد وڵا دەستی هەڵنابڕی هەموو کاکە بۆ هەر ئادابی ئەوە وایە تۆ جواب بیتەوە جوابی سەلام من سەلامت لێ دەکەم بەڕێزگا کاکە شەرعی نییە دەسەڵ بڕێمە بیدعەیە بۆ نمونە یعنی ئەم حاڵەتانەمان بینیەوە بەڕێزان شەرع شەئنێکی گەورەی هەیە شەرع یعنی هەمومان نەزانین کە لە کۆنا لە توراسی ئیسلامیە سەیری ئەو کتێبە گەورانە بکەن یا ئەو شتانە کە ئومەهاتی کتوبی ئیسلامی هەموو مەتنی بچووک بچووک بوون دوای سێرەکەی حاشیەکانیان گەورە بووە بۆ لە دێڕێکا سێرەکە چکە لە ئەدەبیاتی ئیسلامیە گرنگی بە مەبادی و ئەو شتانە دراوە یعنی شەرع نەهاتۆ بڵێ لە شتێکی بەسیتە تۆ کاکە ئەمە بکەم یان نەیکەم شەرع هاتۆ بۆ تەنظیمی بەشەریەت بە کۆمەڵێ بنەمای سیاسی ئەخلاقی اقتصادی ئەمانە یعنی مەسەلەن بەڕێئی من ئەو خوێندنەوە شەرعیەشی نەدەویست ناوگۆڕین ئەوە بێت چکە قەزەیەکە من خۆم ناوم ناوە ئەگەر گوناهبار بم لەوەی کە کۆمەڵی ئیسلامیم کردبێەوە کۆمەڵی دادگەری
کە لە نەتیجە دادگەری ئیسلامی دوو مفردەن هەر لە ئەدەبیاتی قورئان و سنەتەوە هاتوون باشە بەڕاستی گۆڕینی ناوەکانی پێش خۆی گوناهباریانە کردم هەندێک شت هەیە بەڕێزان تۆ ئەگەر دەقێک بۆ منە هێنیتەوە لەسەر قەزەیە کە لە سیاقێکی جوزئیەوە هێناوتە من دەیان دەقت بۆ هێنمەوە کە لەسەری ترەوە ئەو ڕەئی تۆ لەم مەسلەی تێدەگیرێ ئێمە هەموو ڕەیەکانمان خستە سەرمان و خسمانە بەردەم کۆنگرەوە دەرگامان کردەوە بۆ خەڵکە خۆی بڕیار بدا چی بکە بەڵام بەڕاستی لەسەر و هەمووی مسلمان حديثك دفرمي الحكمة ضالة المؤمن أن وجدها فهو أحق بها يعني تو حكمة نتواني ل كاري خوتها بكار بيني كواتت ولا مسلمانتي وكما بيتوا إما ديان موقفي سياسي هي براسي تيها دواي حدث كوتوين لجياني سياسي معنا مشكلة ما نهبوها بابين جارك بيش حدث بكوين برزان خوێندنەوەی واقعی کوردی و عێراقی بە ئاڕاستەیە کە تۆ ئەگەر نەتوانی کۆمەڵێک گۆڕانکاری لە ئەدەبیات و لە شکڵێتی خۆتا بکەی بەڕاستی ناتوانی بەردەوام بی وەرە بچوو بوونەوە ئەچی ئێمە بۆچی دیفاع لە ئەزمموی ئیسلامی خۆمان دەکەین بەڕاستی تێگەیشتوین کە یعنی ضرورە تۆ پارێزگاری لە وجودی ئیسلامی بکەی لەم کۆمەڵگەیە ێ باشە ئەم ئامانجە گەورەیە بە چیەکرێ بە وەسیلەی باشەکرێ یخۆ ناکرێ مەهامێکی گەورە مەسەلەن بۆن منە فەردەیەکی 100 کیلۆی لادانراوە من بێم حەماڵێک یا کرێکارێکی لاوازی بۆ بێنم کە ناتوانێت 20 کیلۆ با بە کۆڵێ ئێمە بەڕاستی بۆ شەڕکردن لە پێناویمانەوە بۆ تەطویری ئەم ڕەشایی ئیسلامی کە لە کوردستانە هەیە سوپاس بۆ خواوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەچێەوە سومعی سیاسی سومعی کۆمەڵایەتی سومعی خێرخوازی سومعی کۆمەڵگەیی زیاد دەکات ئەبێت تۆ ڕۆژ بە ڕۆژ مراجعەی ئەدەواتەکانی بکەی بەڕێزان بۆیە ئەم مەسەلەیە بەڕاستی ئەوە هەڵناگرێتەوە بە زمانی پارتە ئیسلامیەکانیش بڵێن ناوی پاشگیری ئیسلامیان پێ زۆر بەیان لە جیانە من شتێکی تر دەوڵەتی بڵێن کە بەدەر لەوەی کە من پێ بڵێم دەقی شەرعیان ناشەن جارێ ئەساسەن لە کۆنگرەیە ئێمە لە نزیکی کە 1992 ئەندام کۆنگرەمان هەبووە 816 کەس حزوریان هەبووە دەنگیان داوە کە لە 100 تا نزیکی 92کە باشە لەم مەجموعەیە 553 کەس لەو کاتەیە حزوری هەبووە دەنگی داوە بە گۆڕینی یا هەموارکردنی ناوەکە 123 کەس ئێ منطقی تر پێمانەڵێ کە زۆرینەی مسلمان لەسەر زەڵالەت و لەسەر ڕەئی خراپ کۆ نابێتەوە بابێن بۆ بەڵگە عەقڵێکان باشە ئەمەیەک دوو من لە چ بیئەیەکە کاری سیاسیەکەم بیئەیەکە شەرق ئەوسەتەکەی وەرەگری وانە عالمی عربی و ئیسلامی بە کۆرەگری شەرقی ئاسیا وەرەگری کۆرەگری وەرە مەسحێکی ئەو هێزە ئیسلامیانە بکە کە خزمەتی گەورەیان کردو زۆر بەشیان گەیشتونەتە دەسەڵات زۆرینەی زۆری هێزەکان لە عالمی عربی و دەوروبەرمانە کە ڕەنگە واقعی ئێمە تۆزێ لە واقعیەوە نزیکتر بێ وەک لە واقعی ئێمە و مالیزیا واقعی ئێمە و ئەندەنوسیا واقعی ئێمە و تورکیا باشە زۆرینەی زۆریان کەلیمە ئیسلامیان پێوە نییە بەڕێزان تەنانەت من یەکشت بە بەڕێزت بڵێم من پێش کۆنگرە هەروەکو فزوڵێکی معریفی هینی متابعاتی خۆم هەر کلیکێکم کرد لە گوگڵە مەسەلەن ناوی حیزبە سیاسیەکانی هەندێک وڵاتی عەرەبیم لێدا بڕۆ سەیری مەغریب کە سەیری میسر کە ئەکسەرێتی حیزبە سیاسی ئیسلامیەکان ناوی ئیسلامیان پێوە نییە ئەساسەن یەک شتم لێرە بیرکەوتەوە بەڕێزان مەسەلەی تەجربەی سەردەمی محەممەد مورسیمان هەیە خوای گەورە لێی خۆش بێ لەگەڵ تەجربەی سەرەتای هاتنی پارتی داد و گەشەپێدانی تورکیا وەزیری خارجی یەکەم جاری حیزبی عەدالە و تەنمیە کە یەکێک بوو لەو شش کەسەی تەسیسی حیزبی داد و گەشەپێدانیان کردووە مقابلەیەکی زۆر جوانی هەبوو باسی وە کرد ئەڵێ ئێمە هاتین کەلیمە لە دەستوری شا مەسەلەن زۆر تەرکیزمان لەسەرەوە نەکرد کەلیمە ئیسلام بەکاربێنین باسی بەراوردێکی نێوان میسرەکە لەگەڵ نێوان تورکیاکە ئەڵێ تەتەوری واقعی ئیسلامی ئێمە زیاتر کردمان لە میسر لە کاتێکە ئەوان کاتێکی زۆریان لە مناقەشەی ئەوە برد شەڕێکی گەورەی ئایدۆلۆژیان کرد لەسەرەوەی لە دەستورەکە کەلیمە ئیسلامی تیابێ من وەکو هاوژین ناڵێم ئێمە سبەینێ مەعرەکەیەکی دەستوری شەڕێکی دەستوریمان هەبێ تەنازول لە کەلیمە ئیسلامەکە بکەین بەڵام زۆر جار نەتیجەکە مهمە کۆمەڵگەی تورکی ئێستاوە ساڵانێکی زۆرە لە دوای هاتنە سەر حکمی عەدالە و تەنمیە 2003 لە ڕووی ئیسلامیەوە بڕۆ سەیری تەقاریرە دەولەکان کە ئێمە متابعی سەحافەی دەولیەکەین سەحافەی ئەوە دەکەین تەنانەت ڕێژەی گەڕانەوە بۆ هێزە ئیسلامیەکان و حیجاب و معالیمی ئیسلامی لە تورکیا زیاترە بەدەر لەوەی من ڕەم لەسەرەوە حیزبە چییە باشە خراپە لەگەڵێن بانەی بەچینە قەزەی کوردی یا کۆمەڵە قەزەی تر من باسی شەئنە ئیسلامیەکە دەکەم باشە
تەنانەت ڕۆژنامەی شەرق لەوسەد چەند ساڵە پێش ئێستا پێم وابێ ڕۆژنامەنووس ئافرەتێکی ڕۆژنامەنووسە مەنال لوتفی دوو تەقریری گەورەی کردبوو تەقریرێک لە ئەستەمبول تەقریرێک لە تاران سەبارەت بە واقعی ژیانی ئەستەمبول لە سایە حیزبی عەدالە و تەنمیە واقعی ژیانی تاران و خەڵکی تاران لە سایی ئەوە جا لە ڕووی طبی لە ڕووی ئیسلامی لە ڕووی شعائری ئیسلامی باسی لەوە دەکات گەڕانەوەیەکی زۆر بەرفراوان لە ناو تورکیا هەیە بۆ مەعالیم و دروشمە ئیسلامیەکان لە کاتێکە لە ئەدەبیاتی سیاسی ئەو بەڕێزانەدا لە ئەدەبیاتی سیاسی ئەو بەڕێزانەدا زۆر بە ئاشکرا باسی کۆمەڵەشت نەکراوە یعنی شەڕێکی ئایدۆلۆژیشیان دروست نەکرد ئەوە بکەن لە نەتیجای خزمەتێکی بەرچاویان لە ڕوانگەی خۆیانەوە بە تیاری ئیسلامی کرد و زۆر غەڵەتی شەخەڵکەڵێ وڵا ڕەجەب ئەو دەوڵەتە ئیسلامێنە کە دروست بووناوی ئیسلامیان پێ و لە سەردەمی پێغەمبەر دووری خوای لێبێ عەباسیەکانە ئەمەویەکانە بڵێن دوای خلافەتی عوسمانیە ئێمە نەکەوتوینەتە مناقەشەیەکی هینەوە یعنی زۆریش باسەکەی پێ ئەوە ناکەین بەڵام بەڕاستی هەندێک شت هەیە هەر وەکو دووبارەیەکەمە پێویست بە حیوارێکی هین نییە لەسەر ئەساسی بنەمای شەرعی یان ناشەرعی هەر لە ڕوو عەقڵەکەەوە سەیریکە ئەگەیتە ئەوەی کە شەرع چی دەڵێ ئێمە بە تەسەلسول واقعی جارێک کەلیمەی سیاسەت زانایانی ئیسلام مەفەرمون کەلیمەی سیاسەت لە قورئانە هەر نەهاتووە یخۆ ئێمە ئێستا هێزێکی سیاسی نین یخۆ کەلیمەی سیاسەت لە قورئانی پیرۆزە هەر نەهاتووە مفرەدەکانی هاتوون مفردەی حکم هاتووە مفردەی عەدل هاتووە ئەو مفردانەی کە تۆ لە حیاتی سیاسیە بەکارهێنی دوایی لە بۆ نمونە حەدیثێکمان هەیە فەرمێ کانت بەنو ئیسرائیل تەسوسهم الأنبیاء پێغەمبەرانی بەنو ئیسرائیل میلەتەکان فێری سیاسەت و ئیدارە دەکرد یعنی مەفهومی حەدیثەکە بەو شێوەیە هەند کەلیمەی عەقیدە ئەوە نێ من بزانم کەلیمەی عەقیدە کە ئێمە ئێستا عەقیدە سەوابیتی دینە کەلیمەی عەقیدە عەقیدە نەهاتووە معالیمەکانی عەقیدە و بنەماکانی عەقیدە لە قورئانە هاتووە کە لە ئاەتێکا کۆ بۆ تۆ ئیمان بەخوا و بە مەلائیکەت بەزۆ ناوگۆڕین ئێستا ئەو ناوگۆڕینە خەڵک ڕەنگە بڵێ ئایا کۆمەڵی ئیسلامی لەوە سار دەکاتەوە داکۆکی لە نەگۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە بانگەواز و پەروەردە یاخود دوایەم کۆنگرەیە کۆمەڵ زۆر سوورتی دەبێت لەسەر مەسەلەی بانگەواز و پەروەردە مەسەلەی داکۆکیکردن لە بنەمانە گۆڕەکانی ئیسلام بەتەکید ئەمە ینی ئەتوانین بڵێن زۆر قسە لێکردنیشی ناوێ و جەختکردنەوەشی ناوێت ئێمە ناوەکەمان تعدیل کردووە لە پێناسەکەیە خۆ پێناسەکەمان ماوە خۆ دروشمەکەمان ئاەتێکی قورئانی پیرۆزەوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە لیلعالەمین ئێمە بە ڕوئیەکەوە کارەکەین مای ڕەحمەت بین بۆ خەڵک ئێمە دروشمەکەمان ئاەتێکی قورئانی پیرۆزە ڕەمزەکان و هێماکان و سیمبولەکان کە لە لۆگۆ و لە علەمەکانمانە بەکارمانهێناوە هەموو ڕموزی ئیسلامی و سیمبولن تعبیری ئیسلامیان هەیە ئێمە نێوڕۆکمان ئیسلامیە خۆ بەڕاستی ئەگەر کەسێک یعنی بەو پاشگرە لە دین دەرچێ یا پێوابێ ئەبێ بە دیندارێکی ڕاستەقینەوە زۆر سەهووە کاکە باشە ئەگەر من بەوە ئەوە بم ئەو حیزبانەی لە بیئەی خۆیانە ساڵانێکی زۆرە هەر لە ئەساسەوە کەلیمەی ئیسلام لە ناوەکەیانە نەبووە ئێمە شانازی بە ناوی کۆمەڵەوەکەین ئێمە ئەو کۆمەڵە خۆمان دروستمان کردووە خۆمان بەم ڕۆژەمان گەیانوە بە خوێن و عەرەقی هەزاران کەس گەیشتوەتە ئەم ڕۆژە خۆمان ناوەکەمان ناوە کەواتە خۆشمان ئیگۆڕین هەر ئەو هێزەی کە تەبەنیەکەین و هەر خۆمانین یعنی کارکتەرەکانی ئەمەوەی کە ئەم هێزە بەڕێوە بن هەر کێیە هەر ئەو کارکتەرانە نین کە کۆمەڵ و پێش کۆمەڵیان بەڕێوە بردووە یەخۆ کاکەگیان هەندێک شت هەیە بەڕاستی من قەناعەتم وایە ئەگەر بتوێت لە حیوارێکی عەقڵانی لە حیوارێکی علمی دەرچی لانێ بیبەسیتەوە بۆی کاکەوەی کە ئیسلامیمان نەماوەیتەوە دینداریمان نامێنێ و بەرەو کاڵبوونەوە چین یعنی ئەگەر یەکێک خۆیەوە تەسەوری بێ کەواتە خۆی شکڵ بازە کەواتە خۆی دوای شکڵیەت کەوتووە دوای شتە زاهیرەکان کەوتووە ئێمە دوای ئەوە نەکەوتوین یعنی من نمونەی حیزبی عەدالە و تەنمیە هێنایەوە کاکە خەڵک هەیە ئەوانەی کە ئەو حیزبە لە پشتۆستانە حیزبە بڕێەوە بن بەشێکی زۆریان زانی کێن ئەوانم کە هەڵگری بیری ئیسلامین نەگەوە یعنی مفەکری ئیسلامین من خەڵکیان لێ ئەناسم یعنی خەڵکانێک بۆ چۆن لێ کتێبی هەیە لەسەر یەکێکە لە مفەکرە گەورەکان ئەوانەی کە بیری سیاسی ئەو حیزبە سیاغە دەکەنەوە خۆ کەلیمەی ئیسلامیش لە هینەکەیانە نییە یعنی ئەو چەند ساڵیشە توانیانە لە حکوما بمێننەوە بەڕێزان هەندێک شت هەیە ئێمە ئێستا لە زەمانێکین دەبێت تەجاوزی زۆر شتمان کردبێ دەبێ ئەگەر بەڕاستی بە معریفەی پێشوەخت ئێمە هەنێ شت فێر نابین دەبێ بە ئەزمون فێربین مەسادری معریفە چییە لای ئێمە لای موسڵمان مەسادری معریفە یەکەمیان سەرچاوەکانی معریفە بریتێ لە وەحی اینجا عەقڵ اینجا ئەزمون تۆ ئەدەبیاتی وەحی قورئان
فەرموودە ئەو شتانەی کە سەرچاوەکانیان لە خوای پەروەردگارەوە هاتووە باشە حەدیثیش خۆ سەرچاوەکەی هەر لە خوای گەورە نەهاتووە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى باشە ئێمە دلیلی قورئانیمان هەیە دلیلی ئیسلامیمان هەیە باشە عەقڵ وامان پێ دەڵێ ئەزموونی جوامان پێ دەڵێ بەڕێزان بۆیە بەڕاستی کۆمەڵ دەتوانین بڵێن زۆر سەرکەوتوو بوو لە هەردوو ناحیەکەوە خوێندنەوەیکی زۆر چاکی هەبوو وە سوپاس بۆ خوا لەسەر و هەموویەوە ئەم شتانە بە کۆی دەنگ کراون و بەڕاستی مەسەلەن خەڵکێکیش سەرنجێکی هەبێ مەسەلەکەەوە نی حەزی کردۆ نەگۆڕدرێ بەڵام لە ئیجماعەکە لا نادا بۆیە بەڕاستی کۆمەڵ ئیسلامی سوپاس بۆ خوا توانین بڵێن لە 10 ساڵی ڕابردووە بزات چ لە قەراری سیاسی بوو بێت چ لە قەراری حیزبی چ لە وحدەتێکی سەفی پێوەیە و بەڕاستی ئیجماعێکیەوە ئەمە ژوای کردووە کە ئەم کۆمەڵە مەناعیزی تەبایی ناوخۆی حیزبێک وەکو کۆمەڵ ئێستا تەبایی ناوخۆی هەیە لەم کۆنگرێش کە زۆرترین خەڵک بەشداری کردو کۆمەڵی ئیسلامی من دوێنێ شتێکم نووسی شانازیە بۆ ئێمە لە حیزبێکین جارە هەڵگری ئیرادەی گۆڕانکاریە ئێمە حیزبێک بووین خەڵکانێ بوو تەسەورەکەی جاری وا هەبوو ئێمە لە بیدایەتی هاتنی ئەمریکا و تووشێ و حادیسانە بووین و ئەوە بوو یعنی حیزبی وا هەبوو حەزیناک ئامادە نەبوو ئیمزای بکە بۆ ئازادکردنی بەڕێز مامۆستا عەلی باپیر لە زیندانەکانی ئەمریکا هەر دوجار سەرکردەی وا هەبوو سەرۆکی حیزب بوو دوجار خۆی چۆنەڵێ بە زۆر بە تەریقیەوە هات بۆ سەردانی مامۆستا بەڵام ئێمە گەیشتینە ئەو ڕۆژەی ئێستا ئێمە یەکێک لەو پێنج هێزەی مەشهەدی سیاسی لە کوردستان پێکەهێنین و نوێنەرمان هەیە لە هەردوو پەرلەمانی کوردستان و عێراق و نوێنەرایەتیمان هەیە لە بەغدا و بەڕاستی تەمسیلی سیاسیمان هەیە لە بەغدا بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمەی بەچێک لەبەرەوەی مەناعەیەکی گەورەی ناوخۆیی هەیە لەم 10 ساڵەیە زۆرترین ئەزمەی سیاسی و ئەزمەی دەسەڵات لە هەرێم ڕوویداوە ڕوبەڕووبوونەوەی سیاسی ڕوویداوە کۆمەڵی ئیسلامی کوردستان تام دقیقەیە سوپاس بۆ خوای گەورە حیزبێک بووە کە بە وحدەتی قەرارەوە داخلی معادلە سیاسیەکان بووە وحدەتی قەرار وحدەتی ئیلتیزام و یەک ئیلتیزامی پێوە بووە یعنی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەستەکەی نرخی لەسەر نەبووە زۆر هێزی سیاسی هەبوو ڕەنگە لە مەرحلەیەکە دەوری سیاسی لە ئێمە گەورەتر بوو بێ بەڵام سیرەکەی لە مەرحلەیەکە سیرەکەی بەشێ لە کەوادرەکانی لە قیادەکانی سعریان لەسەر بووە لە خشتە براون زیمایان کراوە شت کراوە سپاس بۆ خوای گەورە کۆمەڵی ئیسلامی کوردستان تا ئێستا ماوە کەواتە لەناو کۆمەڵە وحدەتی سەف هەیە وحدەتی ئیلتیزام هەیە عەقڵیەتی گۆڕانکاری هەیە ئێمە لەو هێزەوە کە پێشتر باسم کرد کە خەڵک نێوێرا سەلامان لێ بکات زۆر کوێزی چەکداریش مەسەلا ئەم گۆڕانکارە شەر گۆڕانکارێکی گەورە نەبوو کات خۆی کۆمەڵی ئیسلامی هێزێکی چەکدار بوو لە 2003 خۆی کرد بە هێزێکی مەدەنی و کاری سیاسی و مەکتەبی عسکەری شێڵۆشانەوە من لەوە باسم کرد یعنی ئەمە بەشێکی چییە بەشێکی بریتە لەوەی کە ئەم هێزە ئیرادەی گۆڕانکاری هەیە مل ئەدا بۆ گۆڕانکاری باشە حکمت بەکارەهێنێ ئێمە بەڕێزان خۆمان لەناو معادلەکەیا بووین من شخصی خۆم لەنا هەموو معادلەکانە بوون بەتایبەتی لەو مەرحلە حساسەی کە لایەک ئینتیخابات بوو لایەک لەدانی ئەمریکا بوو لایەک ئێمە چیمانە کرد بۆ ئەوەی جاری وا هەبوو من بە ناوی مقابلەی ڕۆژنامەنووسیەوە ئەڕۆشتین بۆ ناو ئەمریکەکان مقابلەی سەرکردەیەکی ئەمریکیمانە کرد بە تاقی تەنیا بە مانگی ڕەمەزان منە چوون بۆ لێر وەی بەرپرسێکی ئەمریکی بینین لە پەراوێزی ئەو دیدارە ڕۆژنامەنووسیا بزانین خەبەرێکی مامۆستا عەلی باپیرمان دەست کرد بەڕێز کاک حەکیم ئێستا سوپاس بۆ خوا ئێستا هەموو دەوڵەتان لەگەڵمان دانیشن تەسەورەکەی هەر ئەم کۆنگرێمان کردووە بەس لەو مۆبایلەی کە لە گیرفانی منە دەیان دروستکەی سیاسی هێزە سیاسەکانی عێراقی تیان دەیان شخصیات ئەویان کردووە خەڵک خوێندنەوەی هەیە وڵاتان یعنی دراسی ئەو قەزیە دەکەن دراسی ئەدەبیات دەکەن ئێمە دەبێت بۆ خۆمان حکمتمان هەبێ ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕابەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر بە حزوری هەموو ئەو ئەندامە دڵسۆزانەی کە ژیانی خۆیان سەر لە پیدەستیان کۆمەڵیان گەیان بەمە لە پێناوی چییە لە پێناوی مەسلحەتی شخصیان نەبووە چونکە مەسلحەتی شخصی زۆر دابین نەکراوە لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانە یەکێک لەو هێزانەی کە بەڕاستی ئەزمەی مادی هەیە باشە لەبەر ئەمە هەمووی مەبدەئە هەمووی دڵسۆزیە هەمووی لێبڕانە بەڕێزان گەیشتۆتە ئەوە کۆمەڵی ئیسلامی یەکێک گەیشتۆتە پەرلەمان و یەکێک گەیشتۆتە فڵان و یەکێک بۆ وەزیر لە مەرحلەیەکە معناوی ئەم هێزە بۆ دافعێکی مادیە بۆ ئیمتیازێکی مادی ئەوە دەکات ئەم هێزە خاوەنی سەدان شەهیدە خاوەنی سەدان زیندانیە خاوەنی دەیان جار ئابلوقەی ئابووری خراوەتە سەر ئابلوقەی ئەمنی خراوەتە سەر بەڵام گەیشتووە بەمە ئێمە خۆمان بەڕاستی دروستکەری ئەو وەزعین لە پاش فەزلی خوای پەروەردگار بۆیە هیچ ترسێکی نایە من سبەینی ئەگەر شکلێتی بگۆڕمیاننا بۆیە کۆمەڵ سوپاس بۆخوا مەناعی هەیە و هەموو ئەم شتانەشی بە دراسە کردووە یعنی من پێتەڵێم من ئاگادارم لە ناو
پێش کۆنگرە مەسەلەن ئەو ئەفکارانەی لە ناو عوقەلا و حوکەمای ئەم کۆمەڵەیە دراسە دەکرا چی بکرێت چی نەکرێ خۆ ئەمە لە شەو ڕۆژێکا دروست نەکراوە مەسەلەن تۆ ئێستا پێ خۆش نەبووە ناوەکە تعدیل بکرێ پێ دوا بە یەکسەر ئینقلابێ لە ناو کۆنگرەیە کراوە نەخێر من شەی پێش کۆنگرە لەگەڵ بەڕێزت باسیەوەم نەکرد ئەم کۆنگرێ بەرە ئەوە دەڕوا کۆمەڵی گۆڕانکاری ئەو کا لەسەر و هێمنەوە ناو مامۆستا عەلی باپیر لە چوار کۆڕەکەی وشیاری کۆنگرە باسی نەکرد لە مەرحەلەکانی پێشوا باز نەکرا کاکی گیان هەندێک شت هەیە مەرج نییە هەندێک بەڕێز یعنی ئەوە بزانین بۆیە بەڕاستی کارێک کراوە دڵنیا بن بۆ خزمەتی ئەو ئێزە کراوە و بۆ مستەقبەلی کاری ئیسلامی کراوە و هەر خۆی بەدافعێکی ئیسلامیانە ئەو کارانە کراوە گۆڕانکاریانە وەگەرنا ئێستا من هیچ حکمتێکی تیانی ئەگەر ئامانجێکی گەورەترم نەوێ بۆچی ناوێت کە گۆڕم کە 20 ساڵە منەوە هێزە سیاسی بۆ ناوە ئیشەکە بەڵام ئێمە دەمانەوێت لە قەزایەک تابمێنیتنەوە یا لە ئاستی محافظەیەکە یا ئەم هێزە بە تەماین گەورەی کێن لەژێر سایش یا بتوانین تیاری ئیسلامی لە کوردستان بەهێزی و پارێزراو بێت ناوبڕێکمانێ دەتەگرم و لای بەرست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی یاپراخە بەگەڵامێ و یان سەڵق یان کەلەرم خواردنێکی ڕەسەن و خێزانیە پێگاتەکەی تەواو دیاریکراو نییە و بە پێکا بانەگۆڕێت زۆر جار پەراسی و پاقلە و لۆبیای تایە یاپراخ بە نانی تیری و ماستاوی خەسەوە خۆشە هەمومان نەزانین یاپراخ خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کۆمپانیای ئاکۆکەریم کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین 0 411 71 0 411 81 خۆشترین و باشترین جە بەساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرگی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کەک هاوژین بین کەمێک قسەش لەسەر سەرکردای تەنوێ کە بکەین بڵێن لە کۆی 22 کەسە 9 کەسیان تازن کە لە سەدا چلی بڵێن نوێن سەرکردایەتی مەشەر گۆڕانکاریەکە کە لە کۆمەڵی ئیسلامی دەکرا بە تەکیت خۆ ئێمە کەوتمان بەشە لە گۆڕانکاریەکە پەیوەندی بۆ قیادەوە هەیە کە هەڵبژێراون طبعاً معنای ئەوە نییە ئەوانەی پێشوو کەفاەتیان نییە یاشت بەڵام تۆ لە معادلەیە کاگەر 100 کەسە هەبێ و 20 کەسی پێویست بێ هەرە بێ دوجار بە وسیلەی کۆنگرێک لای بکەیتەوە و ڕەنگە ئەوانەی کە مەسەلەن دەنگی پێویستیان نەهێنا یا خۆیان تەرشیح نەکردوێتەوە لە سەرکردایەتی پێشوو دەیان سیاقە بێتەوە بتوانانی ئیسفادەیان لێ بکەی تۆ لە نەتیجە 20 کەست هەیە یعنی ئێمە سەرکردایەتیمان 35 کەسە بە سەرۆکی حیزبەوە 12 بەرپرسی مەڵبەندمان هەیە کە ئەندامی سەرکردایەتین 20 ئەندامی سەرکردایەتی ترمان هەیە ئەمە 32 لەگەڵ ئەو دوانەی کە لە فراکسیۆنەکان هەڵبژێراون ئەمە 34 سەرۆکی حیزبیش ئەمە 35 ئەم کۆمەڵی ئیسلامیە دەیان تاقی گەورەی تایە دەیان خەڵکی خاوەن کەفاەتی تایە حتا تەنانەت بەڕاستی ئێمە ئەنجومەنی دامەزرێنەرانمان هەیە کە سەردەنگیراوە لە بەڵێ ئەنجومەنێکی ئەتوانین بڵێن بە بنەماژەوە کراوە هاوئاستی ئەنجومەنەکانی ترە بەشێکی زۆر لە قیادە و سەرکردایەتی و مەکتەب سیاسی پێشوو دامەزرێنەری کۆمەڵی تێدایە من بە شخصی قسەم لەگەڵ مەجموعەیەکیان ناکرد چەندێکیان ڕەغبەتی خۆ تەرشیحکردنەوەیان هەیە یعنی چەند کەسیان پێیان وتم ئێمە چینە و ئەنجومەنە خزمەتی خۆمان لەوێ دەکەین لۆ دروست ناکەین لەسەر سەرکردایەتی بۆ ئەوەی خەڵکی تازە بێ لە ڕاستیدا بڵین وەکو سەرکردایەتی باڵاترین لە دوای کۆنگرە باڵاترین دەسەڵاتی بڕیاردانە تو هەر قەراری کۆنجومەی دامەزرێنەران دەڵێم ئەوش دەسەڵاتیان بەڵێ ئێمە شتێکی ترمانەی پێوترێ کۆبوونەوەی گشتی کە ئەم کۆبوونەوەی گشتێ کۆ دەبێتەوە لە مەسەلە چارە نووساز و قەرارە مەسیریەکانە ئەو بڕیارەدا ئەم دەسەی گشتیە بریتێ لە کێ بریتێ لە سەرکردایەتی بریتێ لە ئەنجومەنی دامەزرێنەران و ئەو بەرپرسی مەکتەبانەی کە ڕەنگە سەرکردایەتی نەبن باش ئەوانە کۆ بنەوە بۆچی بۆ ئەوەی کە قەراری مەسیری بدەن واتە ئەمیش هەر موسسەیەکی گەورە و گرنگی ئەم حیزبەیە و لە بنەماکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مادەی 26 نووسراوە کە هاوئاستی ئەنجومەنەکانی سەرکردایەتی بەسوکو ئەنجومەنی سیاسی ئەمجار هەڵەشاوەتەوە بووە بەچی چۆن ناوەکەی گۆڕراوە بۆ ئەنجومەنی باڵا و پێشتر 2 موسسە بوو ئێستا کراوە بە 3 موسسە چۆن موسسەی ڕامیاری و علاقات سیاسی و علاقاتی ئەوە بڵێن بەجیایە موسسەی ئیدارەی حیزب بەجیایە بڵێن ئۆرگانەکان و موسساتی حیزب و دامەزراوەکانی حیزب لەگەڵ دەعوە بانگوازەکە جیا کراوەتەوە لەم دەورەی کە ئێستا دوێنێ تەواو بوو ئەنجومەنی بانگواز و بەڕێوەبردن یەک بوو ئێستا ئەوەش کراوە بە 2 ئەنجومەن واتە ئەنجومەنی باڵا کە مەکتەب سیاسی پێشوو ئەنجومەنی سیاسی پێشووە لە 2 بەشەوە کراوە بە 3 بەش لە 9 ئەندام پێک دێ بە سەرۆکی حیزبەوە دەبێ بە 10 کەس هەڵبژارنی پێشتر لە کۆنگرە بوو لە کۆنگرەکانی پێشتر 1 و 2 لە ناو سەرکردایەتی هەڵدەبژێرە سەرکردایەتی تازە لە کۆنگرەی 3 ئیجتیهادی ئەندامانی کۆنگرە بە شێوەیەک بوو کە لە کۆنگرە هەڵبژێرن ئیجتیهاد و ڕەئیە باوەکە لە ناو کۆنگرەی 4 بە شێوەیە بوو بچێتەوە سەرکردایەتی ڕەنگە لە سەرکردایەتی لە بازنەیەکی بچووکتر ئەنجومەنی باڵا یا ئەنجومەنی سیاسی بە تعبیرەکەی پێشوو شەرعیە دۆربگرێ بۆ ئەوەی خازع بێ بۆ ڕقابەی ئەنجومەنی سەرکردایەتی و ڕەنگە لە سەرکردایەتی لە چاو کۆنگرە بازنەیەکی بچووکترە یعنی حساباتی کۆمەڵێ بالانس کۆمەڵێ شت بکرێ ڕەنگە تۆ کەسێکی بەتواناتر بی بەڵام دەنگێ لە من کەمتر بێت لە ئینا بەڵام بۆ تەمسیلی سیاسی و بۆ ئەنجومەنەکانی ناو ئەنجومەنی باڵا ناو ئەنجومەنی سیاسی و مەکتەب سیاسی بە عیبارەکەی پێشوو تۆ گونجاوتر بی با لە سەراسی کۆنگرەش دەنگت هێنابێ بۆیە بەڕاستی ئەوە وای لێکراوە سەرکردایەتی ئەم جارە ئەتوانین بڵێن ڕاستە تۆمۆحی زیاترمان هەبوو بۆ نمونە خەڵکی تریش دەربچێ و ژمارەکە نەکرا زیاتر بکرێ ئەگەر زیاتر بکرا فورسەی زیاتری شێدا بە ڕێزانی تر بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر کوالیتی باشتر بوو لە کۆنگرەکانی پێشوو
یعنی هەتا بۆ نمونە ڕەچایی ئەوە کرا ئێستا ئێمە حزورێکی زۆر گەورەمان نییە لە بادینان بەڵام کۆنگرە یعنی بیرێکی جەماعی کرایەوە کە بۆ نمونە بۆ بە قوتکردن و گرنگی پێدانی بادینان هاتن ئەندامێکی سەرکردایەتیانەوە کرد خۆگەر بە ڕقم لێکی بیتەوە کەسیان دەرنەدەچوو بەڵام وەعێکی جەماعی هەبوو ڕێیەکی جەماعی هەبوو کە مەسئولانە دەنگ بدرێ طبعا لە ناو 900 کەسیشا هەر شتێک بیرکردنەوەی جیا هەیە یعنی ئێمە ئەوە ناکەین بەڵام بەڕاستی بیرکردنەوەیکی جەماعی گرنگ هەبوو خاڵێکی تر ئەوەی من بیرم بێ لە ڕووی بەدەستهێنانی سەوت لەسەر ئاستی ئەندامانی سەرکردایەتی ئەم کۆنگرەیە شەرعیەت زۆر زیاترە لە کۆنگرەی سێ یعنی من ئێستا بیرم نییە بەڵام ئەوەی کە من بزانم زۆرینەی سەوتەکانی ئەنجومەنی سەرکردایەتی پێشوو لە کۆنگرەی سێ لە ڕووی شخصەکانەوە بەقەدەر ئەم کەسانەی ئێستا کە مرەشەح بوون و دەنگیان هێناوە ژمارەی دەنگیان نەبووە یعنی نیسبەیان بەدەست نەهێناوە ئەمە جوا دەکا کە مەسەلەن کاک حەکیم دەرچووە بە ڕێژەیەک یعنی شەرعیەتی بەقوترە لە ڕووی ژمارەی دەنگی ئەندامانی کۆنگرەوە لە سەرکردایەتیە کە لە کۆنگرەکانی پێشووە هەبووە ئەمە دلیلی چییە؟ هەردووکێر سەرکردایەتی بوو دلیلی ئەوەیە ئیقبالێکی زیاتر تەرکیزێکی زیاتر دیقەیەکی زیاتر بەکار هاتووە بۆ هەڵبژاردننی ئەندامانی سەرکردایەتی خەڵکی زۆر بە مستەواشی تیا بووە بەڵام ئێمە چی بکەین کە تەوزیعی حیزبەکە بە شێوەیەک بووە ئەساسیاتەکە بە شێوەیەک بۆ منە لە 20 و 22 کە زیاتر تۆ نەکەی بە سەرکردایەتی بەم شوێی لە ناو کۆنگرە هەڵدەبژێرێ وەگەرنا خەڵکی زۆربیان خەڵکی مەقبول و بە مستەوا کەمی قسە سەرەوە بکەین کۆمەڵی دادگەری چاوەڕێی چی لێ دەکرێت ینی لە دوای ئەم کۆنگرێ بەتایبەتی بۆ ڕاستکردنەوەی باری حکومڕانی هەرێم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دادوەریەوە چاوەڕێتی بەتەمایە چی بکات ئێمە کۆمەڵێ دەرگای گرنگمان لەبەر دەما بێ لی تەجاوزکەینەوە بەشێ لەو گۆڕانکاریانی لەم کۆنگرێ کرا بۆ ئاسانکاری بوو ئەوەی کۆمەڵ بتوانێت بە گڕوتینی زیاترەوە بە دەفعی باشترەوە بەبێ بربەستی شکلی و جەوهری بەرە ئەو گۆڕانکاری و ئەو داهاتووە بڕوە ئێمە بەرەو واقعێکی تازە دەڕۆین کە بە تایبەتی و واقعە تازەیە ڕەنگە بە هەڵبژارنی پێشوەخت لە عێراق دەست پێ بکە سراعی وجود قورسترە بێ لە عێراقی تازەیە ڕۆڵ و کاریگەری و دروستکردنی پێگە قورسترە بێ ئەبێت تۆ بایی ئەوە حکمت و وردبینی و چۆنەڵێ حکمتت هەبێ بۆشی بۆ ئەوی بتوانی ئیش بکەی ئێمە دەمانەوێت لە مەشهەدی سیاسیا بمێنین دەمانوێت ڕۆڵ و پێگەمان پارێزراو بێ بۆچی بەمەستی ئەوەی کە ئێمە ئینکاری مونکەر بە هەروە بڵێن کە لە ئەدەبیاتی ئیسلامیمانە هەیە گۆڕانکاری ئەوەی کە لەسەر ئاستی فەرد ناونراوە ئینکاری مونکەر بیگوازینەوە بۆ دۆخە جەماعەکە لەسەر ئاستی دەسەڵات لەسەر ئاستی پەرلەمانەکان لەسەر ئاستی دامەزراوە خۆجێیەکان ئێمە بەڕاستی لە ڕووی استراتیژمانەوە ئەمانەیە زۆر بە قوتر ئەوە بکەین بۆیە پێمان وایە و ئاماژەکانی ژۆ دەرەخەن کۆمەڵێ دەرگای باش لەبەردەم کۆمەڵی ئیسلامی کراونەتەوە و ئەگەر سەیریکەن ئەم کۆنگرێ زۆرترین بەدەمەوە هاتن و پیرۆزبایی و مەقبولیەتی هەبووە لەسەر ئاستی هەموو هێزە سیاسیەکان لەسەر ئاستی عێراق و غەیری عێراقیش و بەڕاستی چ لەسەر ئاستی شخصیاتی سیاسی چ لەسەر ئاستی هێزەکان کە بە ڕسمی مفاتحی کۆمەڵ و سەرۆکی کۆمەڵ و ئۆرگانە پەیوەندیدارەکانی کۆمەڵیان کردو ئەمە نیشانەیەوەی کۆمەڵ مەقبولیەتێکی تری ئەوە کردووە خەڵک ئێستا چاوەڕێ ئەوێ بەڵێ کۆمەڵ لە ڕووی بۆ نەداکۆکردن لە مافە ئازادەکانی خەڵک دەبێت چی بکە کە ئێستا مافە ئازادەکانی خەڵک لە بەردەم مەترسیدا حکومڕانێکی تاگرە و لە کوردستانەیە لە ڕووی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی بنەبڕکردنی تاڵانی دەبێت چی بکات لەگەڵ ئەوانەی کە ئێمە لە بەلاغی کۆتایی کۆنگرەیە هەموو ئەو قیەم و بەهایەنێ ئەو بنەمانەی کە داکۆکی لێ ئەکەین لە کاری سیاسیمانە لە پاراستنی ئازادی بیرروڕا ئازادی ڕۆژنامەنووسی و میدیایی و لە داکۆکیکردن لە خەڵک و لە چۆنەڵێ مانەوە لە بەرەی خەڵک و معارەزەبوون و داواکردنی ئیسلاح و گۆڕانکاری هەموو ئەمانەمان جەخت لێ کردوتەوە لەگەڵ پەیوەندی باش لەگەڵ هەموو لایەنەکانە و ئیشکردن لەسەر ئەساسی مواتەنە و هاوڵاتی بوون ئێمە دروست بین بۆی خزمەتی خەڵک بکەین ئێمە مەجوورە بین لە ڕووی دنیای و قیامەتی لەوەی خزمەتی خەڵک بکەین ئەمەش بە چیەکرێت بۆی تۆ پێگەی سیاسی و ئینتیخابی بە قوتت هەبێ ئێمە زۆر بەجددی ئەمانوێ بەرەو ئەوە بچین کە بەشدارێکی کارا لە ئینتیخابات تا بکەین ئەمەش بە چیە بێ بەوەی کە تۆ کۆمەڵی گۆڕانکاری باش بکەی مەقبولێتێکی زیاتر لەسەر ئاستی خەڵک بەدەست بێنی ئێمە ئەگەر سەیری وتارە سیاسەکەی برات بکەی کە لێ بەناوی لیژنەکەەوە خوێنمەوە
زۆر باسی انتخاباتم تێدا کرد یعنی بەڕاستی ئێستا تۆپەکە لە ساحەی کۆمەڵە نییە تۆپەکە لە ساحەی ئەو کەسانەیە کە ڕازین بە بەرنامەی سیاسی کۆمەڵ کە داوای ئەو شتە دەکەن کە کۆمەڵ بەرزی کردوێتەوە ئێمە دەیان هەزار خەڵکمان هەبووە کە بەرنامەی سیاسی کۆمەڵی قبوڵە ڕەنگە لەکەم تەرخەمی خۆی لە مەسەلەن حساسیەتێکی شکلی یا ئایدیایی بەرامبەر کۆمەڵ چۆنەڵی ئیلتیزامی نەنوانە بێ دەنگی پێنەدابێ ئێمە بەڕاستی داوامان وایە ئەمانە هەموو ئێستا کە بەرنامەی سیاسی کۆمەڵیان ئەوەیە کە کۆمەڵ دیفاعی لەو بنەمایانە کردووە کە ئەوان ساڵانەکە داوایەکەن ئێمە ئەمەمان بۆ ئەوە کردو ئەوانیش بێن دەستبارمان لەگەڵا بگرن بۆ ئەوەی کۆمەڵ بێتە هێزێکی گەورەتر بتوانێت بە شێوازێکی گەورەتر خزمەتکار لە ناو عێراق و کوردستان و داکوکی لە خەڵک بکە ئێمە ڕەفیقەکانمان کە عینوانێکمان هەڵگرتە بوو زۆربەی خەریکەوەکو گەڵای دار ئەوەرێ یعنی لە ساحەکە ئێستا بە دەرەجەی یەکەم بڕۆ ڕاپرسیەک بکە کۆمەڵ وەکو حیزبێکی مەبدەئی بە دەرەجەی یەکەم ڕەفیقی ترمان هەیە بەڵام بە دەرەجەی یەکەم کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێک دەبیندێ کە بەڕاستی توانیوێتی ئەو پەڕی دامەزراوەیی لەسەر مەبادیەکانی خۆی ئەوە بکە بۆیە ئێمە بەڕاستی ئەوە ئیشی خۆمان کرد و بەڕاستی وەفای خۆمان بۆ خەڵکی خۆمان دەرخست کە ئێمە بە هەموو وعدەکانی خۆمانەوە لە ڕابردووە لە ئینتخابات و غیری ئینتخابات دامانە پابند بووین ئێستا کۆمەڵ نازی هەیە بەسەر هەموو دەنگدەرانی ناڕازی لە هەرێمی کوردستان کەوادری سیاسی ناڕازی لایەنەکانی تر دەنگدەرانی ناڕازی ئەوانەی خێر و خۆشیانەیە بۆ ئەم میلەتە لەسەر ئاسی دەنگدەرێکی بەسیط لەسەر ئاسی کادرێکی حیزبی ناڕازی لەسەر ئاسی ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەموو شەریحە هۆشیارەکانی کۆمەڵگە کە واجبە لە سەریان یا بۆن واجبێکی ئەخلاقیە ئاوڕێکیش لە کۆمەڵ بنەوە من لە وتارەکەی ئاوتومە ئێمە چی ماوە نەمان کردبێ وەکو کۆمەڵ ئیسلامی چی ماوە نەمان کردبێ لەسەر ئاستی حیزب تەسحی زۆرمان داوە ماینەتۆ لە ڕیزی ئەم خەڵکیە تۆی تاکی ناڕازی لە هەرێمی کوردستان مافێکی سیاسی و دەستوری تێ بۆ منە هەڵبژاردنە دەبڕۆ ممارەسەی بکە گۆڕانکاری لە خۆتەوە دەست پێکە بە پێی منطقی قورئانی و بە پێی منطقی غیری قورئانیش تۆ ناکرێت لە ماڵەوە دانیشی من لە تۆ دڵسۆزتر بم بۆ خۆت پرۆسەی گۆڕانکاری لە هەرێم بۆیە درێژخایەن بوو بۆیە تەمەنی زۆرتر بوو بۆیە درەنگتر بە ئامانجەکە لەبەرەوەی خەڵکەکە بە شێوەیەکی گشتی زۆربەی بە دەوری سیاسی خۆیان نەساوە گەورەترین نەکسە کە ئێمە تووشمان بوو هەڵبژاردننی 2010 بوو سەرباری ئەوەی تەزویرێکی زۆری ئەلکترۆنیمان لێکرا ئەم هێزانەی کە دەیانتوانی پێگەی بە قۆتریان هەبێ باشە بەشێکی زۆریشی پەیوەندی بەوە بوو کە خەڵکی دۆستەکانمان لەژێر باری کۆمەڵی دیعایەتی نەفسی لایەنە دەسەڵاتدار و گەندەڵەکانە نەچوون بۆ دەنگدان ئێستاش خەڵکێکی ئەڵێ من دەنگدان بێ هەر باوەڕم پێی نییە هەتا تۆ باوەڕ بە دەنگدان نەبێ بێ بە دەنگەکەت مافی سیاسی و یاسایی خۆت ئەوە بکەیت و نوێنەرانی ڕاستەقینەی خۆت وەکو کۆمەڵ لە ئینتیخاباتە هەڵبژێری ژیانت لەوە باشتر نابێت کۆمەڵی ئیسلامی کوردستان دوو ئەندامی هەیە لە بەغدا دوو ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقی حوتی لە کوردستان هەیە باشە ئەگەر ئەم دووە 20 بووایە ئەگەر ئەم حوتە 50 بووایە ئێستا خەڵک وەزعی باشتر دەبوویان نا ئەزانی بۆ زۆر جار بە تایبەتی لە بەغداش تۆ ناگەیتە نەتیجە بتوانی خێر و خۆشیێک بۆ میلەتە بینیتەوە لەبەر ئەوەی تۆ لە ڕووی عەدەدیەوە لە ڕووی عەدەدیەوە پێگەت لاواسترە لە بەغدا خەڵکێکی تر نوێنەرایەتی کوردی کردووە بۆ بە کورسی ئەو ڕقەمی زیاتر بووە سەبەبی ئەمە شیە بەشێکی تەزویرە بەس هەمووشی تەزویر نییە من زۆر بە سەراحەت پێ دەڵێم سەدان هەزار بندیوارت هەیە لە هەرێمی کوردستانە بڕۆ لە دایرەی ئامارەکان سیر کرد لە هەرێمی کوردستان لەم سێ محافەزەیە و بە هەڵەبجە 4 محافەزە چەند هەزار خانەوادەمان هەیە ئەی ئەم 500,000 بندیوارە کێن وەری ئەو وەرەگرن کە تۆ ئامادەنی بێی وەرژەوەندەیەکی خۆت ئەوە بکەی وانە چۆن قسەکەم لە مای بەسمەوە بە مەسەلەی کۆمەڵی ئیسلامی بۆیە ئەمەی کرد ئەوەی لەسەری بوو ئەنجامیدا هەرچی گۆڕانکاری جەوهەری بوو شکڵی بوو کردی باشە و هەرچی ئیلتیزام بوو بەرامبەر خەڵک و بەرامبەر خوا و بەرامبەر قیەمەکانی کە بەرزی کردبوونەوە هەمووی ئیلتیزامی پێ کردو تا ئێستا نەلەخشانە هێنایەتی ئێستا تۆپەکە لە ساحەی هەوادارانی کۆمەڵە لە ساحەی یعنی ئەوانەی کە دەنگی ناڕازین لە هەرێمی کوردستانە ئێستا لەبەردەم مەسئولیەتێکی ئەخلاقین ئێمە دەمانەوێت هەوڵەکانی کۆمەڵ لە دوای کۆنگرە لەگەڵانە یەک پێ بگرین بۆ ئەوەی بتوانین پێگەیەکی گەورەترمان هەبێت لە بەغدا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی دیفاع لە مافەکانیان بکەین مادام ئیقراریان کردووە خۆشیان دەزانن کە کۆمەڵ ئیسلامی هێزێکی گەورەیە هیوادارم بەڕاستی ئەم کۆنگرەیە کە ئێمە بەو دافعە
کۆمەڵی گۆڕانکاریمان کردووە لە خۆی نەمان کردووە گۆڕانکاری مەدروست بوون هیوادارین ئەنجامەکەی ببینن هیوادارین هۆشیاری سیاسیش لای تاکی کۆمەڵگەی کوردی کە لە ڕووی بەرنامە زۆر سیقەی بە کۆمەڵە چەندین کەسمان هەیە نخبەی ئەم کۆمەلگایە پێی وایە وڵا بەرنامەی سیاسی کۆمەڵی هەمووی ڕازگوێترە ئەوانیش بتوانن بێن لەژێر چەتری کۆمەڵ یا بن بە دەنگدەری کۆمەڵ بۆ ئەوی ئەم هێزە دەفعێ بکە بشێتە پێشەوە ئیشێک بۆ ئەو میلەتە بکات لە دوای ئەوەی کە خەڵک هیوای بە زۆربەی هێزە سیاسیەکان نەما لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز هاوژەمەر سەرۆکی لیژنەی بەڕێوەبردننی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ دەست سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ